ڕاستیەکەی ئەنجومەنی شارەوانی سلێمانی ساڵی 1950 لە ڕۆژنامەی ژینە بڵاوکەراوەیەک بڵاوکاتەوە کە ئەڵێ وایسە شاری سلێمانی گەورە بووە ئەم شەقامانە پێویستیان بەوەیە کەوا ناویان بنێ. لە دوای هەفتەیەک بەنجینەی شاعیر بە شعرێک وەڵامیانایەتەوە کە بەوە دەست پێ کاکاڵێ ژینی خۆشەویست چرای ئەم شارە ناونانی شەقام فەرزە ئەم جارە. یەکێ لە دێڕەکان ئەڵێ شەقامی کەرکووک بەهەشتی زەوی ناوی لێ بنێن جادەی مەولەوی. بۆ شێوەیە کۆمەڵێ لە شەقامە سەرەکیەکانی سلێمانی لەلایەن بنجینەوە ناوەندرێت. ئەو شەقامە شەقامێکی دوور و درێژە، سەقامێکی دووسایدی گەورەیە کە بە بەردەمی زانکۆوە تێپەڕ بێت هەتاکو ئەم فولکەی کە پەیکەرێکی تایە پێڵەن پەیکەری کۆبانێ. لە مەراسیمەکە بۆ بامان بە باشزانی کە دیوانی بنجینە دیسانەوە چاپ بکرێتەوە. ئەمەش دەبێتە سێمین چاپی دیوانی بەنگینە کە لەم مەراسیمە دابەش دەکرێ. هەرخۆی مەراسیمەکە دوو مناسبەت هەیە لێرە. یەکێکیان ناونانی شەقامێکە بە ناوی بەنجینەوە، ئەوی تریان دابەشکردنی سێمین دیوانی بەنجینەیە لەم مەراسیمەیە کە هەموو ئەرشی ئەمانەش لەلایەن خاتوو لەیلا عومەرەوە جێبەجێ کراوە، جێگیری پارێزگاری سلێمانی.